نزیکەی و 240,000 مناڵی کاکوترێنەوە تارگێتێکی دیاریکراوە ڕێکخراوی یونیسف و ڕێکخراوی تەمەتی جیهانی حکوومەتی هەرێم دیاری کردووە پێویستە ئەو ژمارەیە بکوترێت لە ڕێگەی 265 تیمەوە و 40 تیمی موبایل تیمی ڕاگەاندن دیارە جگە لە بانگەواز ئێمە چارتێکمان دروست کردو بۆی ژمارەی مناڵانی گەڕەکەکان کە لە 9 مانگەوە بۆ 5 ساڵ بدۆزینەوە ئەوەشی کە تەسەڕوبی کردو ون بووە لە ماڵنەوە لە میوانی بووە بەڕاستی دەڕۆژ ماوەیەکە ئەوە هەڵەگرێکە تاکە مناڵێکیش لە پارێزگای هەڵەبجە و پارێزگای سێمانی و دەبەری ڕاپەڕین و گەرمیانە بەجێ نەمێنێت مناڵی 9 مانگ بۆ 5 ساڵە کە مناڵێک دۆزرایەوە و نەکوترابوو تووشی نەخۆشی سوورێژابێ وردە وردە تەشەناکە بێ بە ئاودورێک و لە شار و وڵاتی ئەمەشە بڵاو بێتەوە ڕێکخراوی تەنووتی جیهانی و ڕێکخراوی یونیسف و حکوومەتی عێراقی فیدرال لەگەڵ حکوومەتی هەرێم و بەڕێوەبەراتی شتەکان لەگەڵ بەڕێوەبەرەتی خۆپاراستنەکان بڕیاری ئەم هەڵمەتیاندا کە بۆ ئەوەی ئێمە نەبین بە تارگێت نەبین بۆ گروپانەی کە سوورێژە لە وڵاتەکەمان بڵاو بێتەوە کە بڵاو بێتەوە دوو زیانی گەورەی هەیە مەترسی خاتە سەر ژیانی مناڵەکە بژێوی خێزانە هاتە خەتەرەوە ئێمە بە کوتانێکی زۆر ئاسان لە ماوەی 5 سانیە لە قۆڵی چەپ بە گۆشەی 45 مناڵێکە کوتین هەتایە بە گەورەی ڕزگاریەکە لە نەخۆشی سوورێژە کە بارگرانێکی گەورە بۆ خێزان و کۆمەلگای کوردی دروستەکە